بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەکی دەبایە برا گەورەم دکتۆر خالید بەڕاستی ئەو تارەکەی پێشکەش کردایە، بەڵام حەقی زیافەتی دا من کە لەبەرەوەی من میوانم ئەمن وتارەکەی بدەم و بە خێراتنی بەڕێستان بکەم. پێشەکی دەستخۆشیێکی زۆر گەرم لە لقی سلێمانی دەکەم ئینستیتوتی ژیار کە بەڕاستی خی گەورە مۆفەقیانی کرد و کەوا ئەوە دەفعی یەکەمی ئەو مەدرسانە تەخەڕوجیان کرد. هەزا سوپاس بۆ خی گەورە و دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزانە دەکەم کە ماندوونە ناسانە بەڕاستی ئەو ماوەی بە سەبر و ئارامێکی زۆرەوە لەگەر خوشک و برایەکان بوون بۆ ئەوەی هەتا ئەلحەمدوللا ئەو کۆرسەیان پێ ئەو مەرحەلەیان پێ تەواو کردن و پیرۆزبایەکی گەرم لە خوشک و برایانم دەکەم کە ڕەبی پیرۆستان بی ئەو تەخەڕوزا ئینشاڵڵا ئەو شەهادە دەبتەمایی ئەوەی کە لە قیامەتێش بە ئیزنی ئەڵڵا ئەم شەهادە بەدەستی ڕاست وەرگرتنەوە. ئەوەی ئەمن حەزم لێ لەو چەند دەقەی لە خزمەتتاندامە باسی بکەم ئەویش ئەوەیە بەڕاستی ئێمە دەبی زۆر حەمد و سەنا و سپاسی خوا بکەین کە خوای گەورە لە زروف و بارودۆخێکی ئاوا ڕێکخراوێکی ئاوای بۆ مسەخەر کردوین و کۆمەڵێک مامۆستای نەجیب و پایە بەرزی بۆ مسەخەر کردوین کە بتوانین لەو علومانەی کەوا هەن لەو بەرەکەت و لەو خۆشەی کە علەمای پێشتر لە بۆ ئێمەیان بەجێهێشتووە لێی بەهرەمەند ببین. چکە بەڕاستی ڕۆژگارێک بوو ئەو علومانە زۆر بە زەحمەت بەدەست دەگەیشت، ئەو علومانە زۆر بە سەختی کابرا دەیتوانی حاصلی بکە یان خوشکێک دەیتوانی بەدەستی بینی. بەڕاستی ئێوە دەبێ حەمد و سەنای خوای بکەن پێشتر ئەمە ئینجا ئێوە هەزاران حەمد و سەنا لە بۆ خوای گەورە کە ئێستا تەڵەبی علم و بەدەستهێنانی علوم زۆر ئاسان بووە، ئەتوانی بە هەموو شێوازێک کە ئینسان بتوانی حەوڵ و هیممەت بدا بکاتن بۆ ئەوی بەڕاستی ئەو علمانە لێی بەهرەمەند ببێ و شەرەفمەند ببێتە وارسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر ژیاننامەی پیاوانی پێشی بخینینەوە کە بەڕاستی زۆر سەخت و زۆر ناخۆشی و ئەزیەت و ئازاریان دیتووە بەدەستهێنانی ئەو علمانەی کە ئێستا ئەوە بە ئاسانی دەگاتە بندەستی ئێوە. یعنی ئەو علەمایانەی کە مەسەن یەک لەوانە باسی کەم ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل، یعنی ئەو ئیمامە سبحان الله دوو جار لە ماڵی هاتە دەرێ بۆ ئەوی تەڵەبی علم بکە، دوو جار، جاری یەکەم 16 ساڵی پێچووە، جاری دووەم 20 ساڵی پێچووە، 36 ساڵ بەس خەریکی ئەوە بووە هەتا ئەو موسنەدەی کە ئێستا بە موسنەدی ئیمامی ئەحمەدی مەشهورە کە ئێوە چەند بە ئاسانی لە بندەستانە و چەند بە ئاسانی و هەرجێر و وەرجێری دەکەن و ئیسیفادەی لێ دەکەن، بەڵام ئەو ئیمامە 36 ساڵ دەربەدەری و ئاوارەی دیتووە ئینجا توانیتی ئەم علومە خڕ بکاتەوە. بۆی عولەما دەفەرمووین ئەوانەی هەموو دنیا گەڕاون لە بۆ تەڵەبی العلم سێ کەسن، یەک لەوانە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل، دووەمینیان مەکحولی دیمەشقی، سێمینیان بەقی کوڕی مخەلدی ئەندەلوسی. ئەم سێ هەموو دنیا گەڕاون، هەرچی عالەمی ئیسلامی کە علومی لێ هەبووە سبحان الله ئەوانە لەوێ بوونە بەوەی ئەو علمانە بەدەست بێنن. یعنی بەڕاستی جا بۆیە کتێبێکی عەبدولفەتاح ئەبوو غودەی هەیە پێم خۆشە ئەو کتابە بەدەست بینن کە باسی مەواقیفی سەبر العولەما دەکا. بەڕاستی ئەو کتێبێک کە دەخوێنیەوە ئەوجا هەست بە شەرمەزاری دەکەی کە من چۆن قەدر و ڕێزی ئەو کتێبە نازانم، چۆن قەدر و ڕێز و حورمەتی ئەو علمانە نازانم. جا بەڕاستی کاتێک کە ئەو کتێبانە دەخوێنی ئینجا دەزانی چەند منەت و فەزلی خوارد لەسەرە کە خوای گەورە ئاوە بە ئاسانی ئەو علومانەی لە بۆ تو ئاسان کردووە و کە حاصلی بکەن. جا بۆیە بەڕاستی پاش حەمد و سەناکردنێکی خوای گەورای بێپایان کە دەبێ حەمد و سەنای بکە ئینجا واجبتان زیاتر دەبی لەسەری. هەر ئەوە نییە ئێوە تەخەڕوستان کرد و شەهادەکەتان درایە دەستی و تەواو، نەخێر دەبێ ئەو علمە بگەێنی. بەڕاستی لە مەودووە ئینجا کاریگەری ئەو علمە هەم لە ذاتی خۆت، هەم لە تەسەڕوفاتی خۆت، هەم لە دەورا و پشتت و هەم لەو کۆمەلگای کە تێدا دەژی دەبی بەسمەت دیار بێ، دەبێ ئاثاری ئەو علمەی لە تو لە خەڵکیشی پێوە بە دیار بکەوی. جا بۆیە بەڕاستی و ئیکتیفا نەکەن بەوەی کە ئەمڕۆ
ئەو برابە ڕێزانە کە شەهادەتان دەدەنێ و پیرۆزبایتان لێ دەکەن تەواو بچی لێی پاردەیەوە نەخێر ئەلێرە وازبی تو دەست پێ دەکا ئەلێرە مهمەی تو دەست پێ دەکا کە بەڕاستی ئەو علمە تەبلیغکەی و ببێت بە جوندیەک لەو مەیدانەدا بۆ ئەوی بتوانی خزمەتێکی ئەو دین و ژینە بکەیت. ئاخر قسەم ئەوەیە خوشکانی من برایانی عەزیزم بەڕاستی ئەو کۆمەلگای ئێمە زۆر پێویستی بە ئێمە هەیە بەوەڵڵا بە هیچ ڕۆژگارێک کە لەو زمانەی کە ڕۆیشتووە وەکو ئەو ڕۆکە ئەم کۆمەلگای ئێمە پێویستی ئەوها بە ئێوە نەبووە. دەبی بەڕاستی ئەو کۆمەلگایە هەزاران ڕێکخراوی خراپ هەزاران دەستی پیس و چەپەڵ دێن ئەو ئۆمەتەیمە تێک دەدەن ئەو کۆمەلگایمە وێران دەکەن دێ ئێمە ساحەبی ئەو کۆمەلگاین ئێمە خاوەنی ئەوان لە بۆ تێکدانی قیەم و ئەخلاق و دین و عەقیدەی ئەو خەڵکەدا. جا بەڕاستی ئەلێرە بەرپرسیارەتی ئێوە قورستر دەبێ کە لەمەودا دەبێ هیممەت بکەن ئەو علومانی خوێندیتان ئەو دینە پاکەی خوێندیتان ئەو زانستەی کە خوێندیتان لەمەودا ئینشاءڵڵا وەکو چرایەک بیبەخشن بە خەڵکی و ڕێی خەڵکی پێ ڕووناک بکاتنەوە. یا ڕەبی خودای گەورە لێتان پیرۆز بکات یا ڕەبی خوا لێتان قبول بکات. خوایە ئاخر قسەم بە ئەو ئاخر بیقەی ناکە لەگە کۆمەڵێک لە مامۆستایان وەخت خۆی چوونە بیارەی پاش وەفاتی شێخ عوسمانی بیرایرە ڕەحمەتی خوای لێبی مامۆستایەکی لێ بوو ناوی مامۆستا حەمەد ئەمین بوو ئەویش فەوتی کرد خوا دەرەجەی عالی کە یا ڕەبی. یەک لەو مامۆستایانە چۆکن بن پاڵی ئەو مامۆستا حەمەد ئەمین و لێی پرسی ئەوە چەند ساڵە تۆ تەدریس دەکەی گوتی 50 ساڵە 50 ساڵە تەدریس دەکە بەقە 50 ساڵ عمرێکە ئەتوو لە مزگەوتێ بتوانی تەدریس بکەی فەقەی پێ بگەینی. پاشان گریا مامۆستایەکە گریا ئەمەش لێمان پرسی مامۆستا لۆ دەگریەی خێرە گوتی وەڵڵاهی لۆیە دەگریم ئەگە خوا یەک دەرسم لێ قبول بکە نەجاتم دەبی. جا بە وەڵڵاهی ئەمیش دەرێمە ئێوە خوا یەک دەرستان لێ قبول بکە ئێوە نەجاتان دەبی یەک دعوەتان لێ قبول بکە نەجاتان دەبی یەک خێرتان لێ قبول بکە نەجاتان دەبی. جا بەڕاستی ئێوە خوای گەورە شەرەفمەندی کردوون بەو هەموو زانستە مەردی خوابن لە مەودووە ئەسپی خۆتان تاودەن ئەوەش ڕێی بەهەشتەیە ئەوە ڕێی بەهەشتەیە کە تو ڕێی علم و زانست بگری. دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم و دەستخۆشی لە هەمان دەکەم بە تایبەتی لە بەرپرسانی لقی سلێمانی و برایانی خوشکانی لقی سلێمانی کە خوای گەورە نمونەیان زیاد بکە. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.